ئەم کارە بەشێکی زۆری ئەکەوێتە ئەستۆی دایکان و باوکان لە کۆتایی پاس دەستۆشی بۆ زاری باوکان الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده وأيضا بركاته خلينا وبركاته زور خوشحال وأنا راضي بالإخوة بركة فاتت كمانكا ما مساك هل أفريقيا تواني من عرقاني وأفر وردبكا كبكا نافيسي وليكاني قوي وردبكا الذي ودعنان وهل وها لكن أخبر عليك مكانتي آخرة خالدين مثل الزمان براسي مثل هذا الجهود غيبته لنميمون أنواع الأشكال أقول من إسلامي بدس غيبته وجيري واحد بدس سيدنا راسه وجيري واحد بدس سهاوة بالدنيا وجيري واحد. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. براسيك ئەم کۆڕ و کۆمەڵانە ئەبینین بەڕاستی زۆر دڵخۆشە بین چونکە ئەمە موافقی فیترەتی پاکە، موافقی عەقڵی سەلیمە، موافقی علمی صحیحە، موافقی ئەوەیە کە خوا پێی خۆشە، کە خوا لێ ڕازیە و هەروەها موافقی ڕەوشی پێغەمبەری خوایە. بۆیە بەڕاستی ئەو مامۆسایانی کە پۆلێک لە کچانمان ئاها بەم شێوەی پەروەردە ئەکەن ئەمانە لەو کەسانن کە پێغەمبەری خوا فەرمێ خەیروکم واتا باشترین کەستان من تعلم القورآن وعلمه و هەروەها ئەگەر بەم شێوەیە مناڵەکانمان پێ بگەین بەم شێوەی پەروەردەیان بکەین کە عاقیبەتەن ئەسنە و بەردەستی خوای پەروەردگار و بۆ دنیایشمان ئەبن بە خەیر و بەرەکەت و ڕەحمەت کۆمەڵگە بەڕاستی بەمانە جوانە بەمانە پێ ئەگا بەمانە ئەگەیەتە پلەی بەختیاری بە معنای کەلیمە بۆ دنیای و بۆ ئاخیرەتی. بۆیە بەڕاستی زۆر جێی دڵخۆشیە بۆ دایکان و باوکان بۆ ئەو مامۆسایانی کە بەبێ پارە و بەبێ پوڵ هەڵساون مناڵی هاوسێ و هاوڕێ و خزم و کەسوکارەکانمان ئاوا پەروەردە ئەکەن. من تەنها ئەوەندە ئاڵێم خوا بۆ خاتری ناوە جوانەکانی، خوا بۆ خاتری سیفەتە بەرزەکانی پاداشیان باتەوە، پاداشی ئەو دایک و باوکانە بداتەوە، ئینشاء الله بەرەکەتیش ئەکەوێتە تەمەنی ئەم کەچی لەو بەچی لێ بەم شێوەیە خوا لێتان ڕازی بێت. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان من بانە مەلوان وەک قوتابیەکی دەستگای نوور حیکمە بڕیارێکم داوە کە لە مەودووە تاوا بەتەواتی ئێمە بین بە حیجاب و زۆر دڵخۆشم کە ئەم بڕیارم داوە وەک قوتابیەک لێرە هیوادارم هەمووان کە ئەم بڕیارە بدەن. زۆر دەستخۆشییان لێکم بەڕاستی من لێرەوە یعنی ئەوەی کە وای کرد ببن بە حیجاب و دڵخۆشم پێی هەر بەهۆی ئێرە بووبەوەی دەستگای نوور حیکمە و مامۆستاکان زۆر دەستخۆشییان لێکم. بەناوی خودای بەخشندە و میهرەبان من وەکو قوتابیەکی دەستگای نووری حیکمە بەشداریم لە فیستیڤاڵی تاجی شکۆ کرد. من خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لەم فیستیڤاڵەیە بەشدار بووم. خۆشحاڵی خۆم دەردەبڕم بۆ سەرجەم کچانی باڵاپۆش. من هیوادارم هەموو کەسێک وەک ئێمە باڵاپۆش بێت. دەستخۆشیەکی تەواو لە مامۆستاکانم دەکەم کە تەواوەتی هەنی ئێمەیان داوە بۆ باڵاپۆشی کە ئەم فیستیڤاڵە بچووکیان بۆ ئێمە ڕێک خستووە. بەنای خی گەورە میهرەبان من قوتابیەکی دەستگای نووری حیکمەم لە فیستیڤاڵی تاجی شکۆ بەشداریم کردووە و زۆر دڵخۆشم تا کۆتایی تەمەنم ڕارم داوە کە باڵەخۆش ببم. خۆشی تایبەتم هەیە بۆتان بەخێر بێن دەستان خۆش بێت. سوپاسی مامۆستایانی هاوڕێم ئەەکەم دەستگای نووری حیکمە بە تایبەتی خەسان بەم کارە جوانە بۆ ڕێکخستنی ئەمە ئاهەنگە بۆ ئەم قوتابیە خۆشەویستانەی ئێمە کە بەڕاستی کچەکانی ئێمە جێگەی دڵخۆشین و من سوپاسی تایبەتم هەیە بۆ مامۆستایان و هەم بۆ کچەکانیشمان کە بەم شێوازە هەساون بە ئەم پۆشاکە شەرعیە کە بەڕاستی حیجابی شەرعی نمونەی ئافرەتی ئیماندارە و نمونەی ئافرەتی ئیماندار بە حیجابە شەرعیەکەیەوە ئەناسرێتەوە و بە ئەو جلوبەرگە شەرعیەوە ئافرەتی ئیماندار زیاتر خۆشەویست ئەبێ کە بەم شێوازە بچێتە ناو خەڵک. من داوا لە مامۆستایانی ئازیز ئەەکەم و دەستخۆشیان لێ ئەەکەم بەردەوام بن لە ئەم کارە جوانەی کە کردویانە و بەردەوام بن لەسەر ئەم ڕێگە و ڕێبازە جوانە. بەڕاستی دەستگای نووری حیکمە و مامۆستایانی ئازیز ڕێگا ڕۆشنکەرەوەی قوتابیانی ئێمن و دەستخۆشیان لێ ئەەکەم بۆ ئەوەی کە بەردەوام بن ئینشاءالله و ئەلحەمدولیلا ئەم کچانەش کە ئەمڕۆ بڕیاری ئەوەیان داوە کە حیجاب بکەن ئینشاءالله هەر بەردەوام بن و دڵمان پێیان خۆشە دوعای سەرکەوتنیان بۆ بکەین. خۆی گەورە سەرفرازیان کە ئێوەش بەخێر بێن دەستان خۆش بەیە خۆ.